سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە گەڕاینەوە خزمەتتان دوای وەستانی بەرنامەی باسی ڕۆژ بۆ ماوەی زیاتر لە 40 ڕۆژ لە پێناو سەلامەتی ئێوەی بەڕێز و لە پێناو سەلامەتی خۆمان ئەم جارە هاتینەوە خزمەتتان بە دوواداچوون لەسەر کێشە و گرفتەکانی ئێوەوە بکەین ئەم جارە باز لە کێشەی کرێچی و خاوەن مولکەکان دەکەین بەشێک لە کرێچیەکانی دوکاندار ئەوانەی خانوویان بکرێە گلەی لەوە دەکەن کە ناتوانن ئەم مانگە و مانگی داهاتووش کرێیەکانی خۆیان بدەن بەهۆی نەبوونی پارە بەهۆی نەبوونی کار بەشێک لە خاوەن مولکەکان دەڵێن پارەکانمان دەوێ بەشێکیش لیان خۆش بوون حکوومەتیش دەڵێ ئێمە چارەسەر دەکەین بابزانین ئەم کێشەیە بە چ شێوەیەکە و چارەسەرەکەش بە چ شێوەیەک دەبێت ماندوو نەبی گیانەکەم چەند دەبی تۆ کەسابەتێ دەکەی وڵی چاپێن سەر تا پێ ساڵە لە ماوەیەکی زۆر و بێکار بووی وانە قەدەغەڕ ئارە وڵات تقریبان 2 مانگ خۆکنارێک کرێسیمە کرێشم معاشخۆریش دیمە 400,000 ناش دەمە ساحبخانی معاشخۆرنی معاشخۆرنیمە بێکار بووی نەخۆشی دریشم هەیە نەخۆشیشی فقەراتشم هەیە 400,000 دەم دایتت بەری ئارە وڵا ئارە وڵا کرێشمدا لەو زروفەی کرێتدا لەو زورفێ کردمدایە خاوەن مولک لێ وەگرتی ئارە وڵا خاون مرگر گوتی حکوومەت چی وای نەگوتی گوتم باباەوە حکوومەت چ برێ حکوومەت ئەوی پیاوەتی دەکات بەدەستە خۆتی پیاوەتی بەدەستە خۆتی هەیە کابرادێرە کری خانیم ناوێت پێت ڕاستە خاوەن مولک کرێ لە دوکاندارەکە وەربگرێ بەخۆیان من بەخۆی ساعب مرکم ئێرانە خۆمە کرێی نادەم بەس کرێی دیشم هەیە بۆ 2 مانگ هیچ ئیش و کار و کاسبێکیان نەکردیان لەو 2 مانگەیە من مانگەشیان لێ خۆش بوویمە مانگێکیان لێ خۆش بوو مانگەشیان لێ خۆش بوویمە مانگەشیان هەر بۆ خۆت وجدانیان گوتت ویژدانیان بەخۆی ئیشی نەکردێ کە ئیشی نەکردبی لە بۆ مار و منداری پەیدا بکەیان یعنی پارەکە بە حەڵال نازانی وەربگرێ نەبەخ باشە بەڵام هەندێک خاوەن مولکێ دەڵێ کاکە کێشەم نییە من ئەگەر حکوومەتی هەرێم پارەکە دەدا لە جیاتی ئێوە بدا ئەگەر نا من کاکە کڕی خۆم دەوێت گە نابڕۆ دەرەوە نەکاکە بەخۆی سامچیش لازمە زەمیری هەبیتن کە کو تەماشای مارمداری خۆی دەکا ئەو حالەش تەماشایی بکە ئەو بەخۆی هیچ کاسبی نەکردیا کاسبی نەکردە کرێەکەش وەربگری تۆ داوایانێ دەکەی کرێ وەرنەگرن ناخێر لازماویش پێویستە یارمەتی بداتن کە بەخۆی کاسبی نەبووە باشە تۆ پێم بڵێ سەبارەت بە دۆخی ئابووری بە ژیان و گوزەرانن با بزانم سەرەتا تۆ کرێت چیان کرێسی بڵێ خانوت کرەیە 200,000 باشە دۆخت چۆم و لەگەڵ وڵای دۆخەکە بە عام تێکچۆ یعنی وا نەبیت مەسەن بەس لەم تێگوی بە عام تێکچۆ بەس هیوادارم خاو ملکەکان یعنی لە کرێیەکانیان تۆزە خۆش ببن تەلەفۆنی بۆ کردی خاوەن وڵای هەتا ئێستا تەلەفۆنێک بەس ئەگەر کابرایشی باشە یعنی وە نەبرێمە تو زۆر مەسەلەوە بیتن بەس هیوادارم یعنی هەموو کرێچەکان مەسەن هەموو ساعی ملکەکان تۆزە ویزیانیان هەبیتن تۆزە لە چ خۆیان خۆش ببن ئەگەر هەندێک نەبیت مەسەن 150 بەس تۆ پێم بڵێ ئێستا کەسابەتی نییە ئەو فترەی کەسابەتی نەبووە توانای ئەوە تێکرێکت بدەیت بەخوای زۆر زەحمەتە ئەگەنە ناچاری قەرزکەی وڵا دەبی قەرزکەن لە برادای لە شتێ قەرز بکەیت بەس هیوادار وەزعەکەی سەلا باشیش دەبێتن تۆ جوول لە دوول بۆ لە بازار باشە چارەسەرەکەت پێت چۆنە دەبێت چ بکرێ باشە بۆ ئەوەی کێشە لە نێوان خاوەن مولک و کرێچی دروست بە خوددا زار ئەو وەزعەکە مەسەلەن صاحب که صاحب ملک مثلا 150 خۆی بێتە وەزعەکە تۆزێک ئالۆزە بێ حکوومەتی هیوادارم لە کرێچیەکان تۆزێک ئاوکاریان بکاتون چی حکوومەت بەت ئینشەڵا حکوومەتیش لە بەرنامەیدا هەیە مەسەن محافظ دەێتن هاوکاری فەقیر و فەقەرات چاوەڕێ دەکەی حکوومەت مەسەن دەێتن هاوکاری فەقیر و شتوێ دەکەن کاکی برەماندوو نەبی باشی جانەکەم تۆ قەسابی وەزەتان چۆن بوو لەگەڵ کۆڕۆنا دێتەوە سەر هەر کەسە ویشی خۆی لەبەرەوەی ئێستا ئیمە ئیشیمە زیاتر جملیە جملە دەکەن بەڵێ وەزەت بوو 12 مەطعەمان قەپات بووە ینی ئێوە گۆشتان دابەش دەکردە سەر مەطعەمەکان بەڵێ سەعات 6 بەیانداتنی بۆ ئیش دەتاوەکو دەیشە
ئێستا قەرار بووە سعات بابرین 6 یان تاوەک 6 وارە یعنی دوکانت کراوەش بوو وەسط باش نەبوو داوها نییە کەس ڕێگان نییە مشتەکانی منێکی سێتاقان نیە 105 ئەوەی سێتاقان نییە قازانج نەکردووە شەر نییە ئەوەی دوکانی کردوێتەوە قازانج ناوەڵە هەیە ینی هیچ ئیسپادەی نەبووە والله من ممنون بوومە بە بخۆ بڕۆیەکە کرێمە 700 کرێت پێدەدرێیان پێنان ڕۆژێ 20 بەرخم دەکوشتەوە لەگە دوو گۆلچی ئێستا هەفتەی دە بەرخی دەکوشمەوە لە هەفتە چی دەبەر ئاری بەخۆ پێشتر 20 بەرخت دەکوشت هەموو ڕۆژە بچل بەرخم بۆ دەکوشتەوە نارێ ساحب ملک داوای پارەی کردووە والله ساعت مڕگەرێکری خۆم دوێ علاقم پێدا نییە دەڵێ دەمەوێ ئەوەی کراوەوە شم نەبوو وەسم خراپ بووە شتانە قەنەعەتم بۆ شتانە نێ ئەی چ دەکەی بۆ کرێەکە والله حکومەت سبرێمەوەی چاوەڕێی بڕیاری حکوومەت ئاری والله کوڕی خۆم بەخۆم سێ کوڕم یعنی کرێسینە بە قورحان سێ کوڕت کرێت ئەرێ بەخوا یەکشا شتێ یەکشا پێشمەرگەیە ئەو جەکرێتیشن کرێیاندایە ناوەڵە نانداوە تا ئێستا ئەدێ تو پارە نییە بکرێەکە ئەم دەی لە باتی ئەز باشە لێکی بدەم لۆ دوی بدەم لۆ سێ بدەم نیتت ناوەڵە ئەمی شەر پێم دەکری یارمەتیان دەم دوور لە ڕوتان حەفازانە بکڕم شیریانە بکڕم هەر ئەوەندەم پێ دەکرێت بوونەکە کەتە سەرشانی ئەرێ بەخوا سێ کوڕت خاوەن ئەرێ بەخوا خێزانن کرێچین ئەدی حەفازە شتیان بۆ ئەرێ بەخوای ماندوو نەبن پێم بڵێن سەبارەت بە کری دوکانی ئێوە دوکانی خۆتانیان کرێت کرینە هەمومان کرێچینە بەڵێ مانگانە چەند دەدەن کرێت ئێمە تا ئێستا 12 وەرەقەمانەدا مانگانە هەر دوکانێک ینی نزبەکەی نزیکەی هەیە جێزانانی لەگەڵ جێ هەیە دوان کرێت داوە نەخێر سێ مانگەنەماندا سێ مانگە قەرزان بەڵێ سێ مانگ بەڵێ ی باشە چی دەکەیت تۆ هیچی بکەنەوە چاوەڕێ تا ڕۆژە دوکان کردەوە ئەمڕۆ یەکەم ڕۆژە دوکانمان یەکەم ڕۆژ بەڵێ ئەی چ دەکەیت وا دەیشۆین و چاوەڕێ دەکەین بزانین بۆ کرێکە چ دەکەی خاوەن ملک تەلەفۆن دەکە تا ئێستا لەگەڵ ئێمە نەیکرد بەس هەیە هاتووە کردوێتی ئەوجا چاوەڕێ دەکەین بزانین چی چاوەڕێ حکومەتمانە کرد کە حکومەت شتێک بکە بۆم خەڵکە یعنی ئێستا پێتان وایە چارەسەر لای حکومەتە بەتەکیید ئەبێ حکومەتەوە ئیشە بڕیار لەسەر بدە حکومەت دەبێ مەسەرن بڵێ من لە زەریبەی خۆم خۆشە بم لە هەنێک بابەتی خۆی کری خۆی خۆش بێت تا ساحب ملکەکانی بتوانین سی بکە حکوومەت ینی بۆ نمونە زۆر کەس دەڵێ کاکەەوە دوکاندارە تۆ دەڵێ 12 وەرەقەمە ینی حکوومەت کرێکە بدات چی بکە يعني حکومت لە هەندێک شتی ساحب ملکەکان خۆش بێ حسا ملکەکان بێ حکومت دەست پێش خەریک حکومت باوکی میلەت نییە ئەبێ دەست پێش خەریک کەوایە دەبێ حکوومەت ببتات تەڕەفێک ینی ببتات دادوەرێک لە نێوان کرێتی و خاون هەر چارەسەر لای حکومەتە چۆن زەریبە خۆش بێ ساڵێک زەریبە نازانم و لەگە ساحب ملکانە بێ دابنی شخصیان لەگەڵ بکات یعنی بێ دەست پێش خەری لەوە یەک ساحب ملک دوو ساحب ملک آخر حکومت کەوا ئێمە گوتمانتی حکومت باوکی هەموو میلەتە کەواتە ئەبێ ئەو دەست پێش خەریە گەورەکە ئەو بیکە کە باو پارەت نییە کرێ بدەیت ناکەس نیەتی نیەتی ئێوەش کرێتی بله تۆش دوکانداری بله دوکان لێرە دوکان بله دۆخت چۆنە ژیان والله هێتا بڵێ خراپە بۆ خراپە ئێ قوربان نە بازارەکەیە ماشەڵا و ڤایرۆسە شات وەزعەکە یەک جاری کاور کرد ترست لەوە هەیە زروف ینی دۆخەکەت بەردەوام بێت زیاتر وڵی قوربان بە خۆت دەزای عراق ماشەڵا وەزع لە دوای وەزع خراپتر دەبێت تر چاوەڕێ ڕەحمی خوا چاوەڕێ حکومەتی نەگە شتێک مالوو بکە ئەگەر ئەمە بەڕاستی وەزعمان زۆر خراپ وڵا ئەمەش سێ مانگەنەمان سێ مانگ ئەرێوەڵ چەند ڕۆژە دوکانتان کردەوە ئەو یەکەم ڕۆژە یەکەم ڕۆژ سفتاحتان کردووە ناوەڵە خەریج خایان کردنەوە ماگە کونیەوە قەپاتەوە دەبی خایانی کەینەوە ئەگەر حکوومەت چارەسەر نکات تووشی فلاس بوون دەبن ئێوەی کاس وڵی زۆربەی دوکاندارەکانە لێرە ئەرێوەڵە بە ڕێژەی زۆر چکە کریان گران کریان زۆرە و کرێکی زۆریشان نەداوە پێم بڵێ دوکانی خۆتیان کرێت کرێت چی بەڵێ باشە چەند مانگە کرێت نەداوە تقریبا سێ مانگە سێ مانگە سێ مانگ بڵێ بۆچی سێ مانگ ئەخ ماجی سێ و چوار ئەی بە خۆشی بێ بازاری پێشی ماجی سەر هەر بێ بازاری بوو بێ بازاری ئەی بەڵێ بێ بازار هەموو عالەمەزان پێم بڵێ تۆ خانووی خۆتە کرێتی چۆنە ژیان و گوزەران لەگەڵ کۆڕۆنە بەڵێ کرێچی مامە کرێتی بەڵێ کرێچی خانووت کرێە بەڵێ خانوم کرێە چکار دەکەیت تۆ سایق تەکسی مامان و دە ڕۆژە ئیشم نەکردیا بە ساحبخانەکەم گوتیام سایق تەکسی مەلێکوانە لە لەنگەی سایق تەکسی کار و کاسبی لەسەر ئیش تەکسیا کرێەکەم لێوەرمەگرا گوتی نابیتن گوتی نابی بەڵێ گوتی کرێت دێ 150,000 دوو مانگ 150,000 بەڵێ خانێکم 6 مەترا بەخۆ دووەرە بیبینا 6 مەترا 150,000 تۆ بە خاوەن مولکەکەت نەگوت کاکی برا ئەوە حکوومەت دەڵێ ئێمە لە توێژ داین بڕیارێک دەردەکەین لە زەریبەکەی خۆش بدەبێ
ئێوە هاوکارمان دەبنێم ئەگەر ئیش نەکەم ئەو پارەیە لە چێ بینم پێت نەگوت بەڵێ پێم وت چی گوت دوو مانگم لۆ قەت کردووە 300,000 تۆ کرێتچیان خان و خۆتە 250,000 کرێتی کرێچی ئەرێ والله باشە لەو فترەی بێئیش بوویمان نەبوو ئەوە تقریبا چەند ڕۆژەکە ئەو ڕۆژەر بێش ئەمانە بێژ نەبوو تۆش بێئیش بووی هەموو خەڵک بێئیشە ڕاستە بەڵام هەندێک لە مارکێتەکان ئیشیان هەبوو بەس تۆ پێم بڵێ کرێت داوەیان نەداوە بە خدای زا ئەمن تەلەفۆنم لە بۆ صاحب خانەکەی کرد ئێ گوتم من 220,000 دینار معاشم هەیە نازانم نەبدەمە تو نەمەسرفی خۆ بکەم چی گوت گوتی وڵی برا مەسرفی خۆ بکە مەسرفی خۆ ئەودا نەیگو لێت خۆش بم ها نەیگومەدە و گەردەنت ئازادی و یان فڵەت بەس گوتی مەسرفی خۆ بکە معنای وەیە خۆشی پاشەکەوتی لە دەبی جارەکە دیکار بدەمێ مەسەلەن ئێستا تۆ قەرزاری ئێستا 250,000 دینار قەردارمی مانگا سێ ئەو مانگی چاریش گەشتی گەیشتێ ئەوش گەیشتی دوومان قەرزاری ئەوە دوو مانگ ئێستا ئیشت چۆنەوە دەست بەکار بوویەوە سفتاحت کردی ئەوڕۆ ئەوەی با یەک ڕبعیم نەفرۆتیە نەفرۆش ناپە خودای بازار نییە بای 250شم نەفرۆشت باشە نەفرۆشت توش کرێت لەسرە کەس نەفرۆڵام جێ زۆر قکریام 5 وەرە کرێکە خانوو داوە ینی کرێکی خانۆی و دوکانیشی نادوگانەکەی خۆمە ئی خۆتە بەڵام کڕی خانوو داوە ێ باشە نەتگوتە سەحب خانووەکە پارە نیە وەکو ئەم بەڕێزە وەڵا خەڵق ساحب خانووک پارە با بە کرێسی ئەو دیناری خۆش دابی ئێستا بازارت هەیە وەرە بەخواستی ڕۆژە یەک دینارم نەفرۆ باشە ئەی ئەگەر ئەو مانگە 5 وەرەقەت داوە مانگەشکەی امکانت دەبێ بیدە مەجبوری بیت وەڵا مەجبوری قەرزکەی جان و کەسابەتتان ئێستا چۆنە بڕیار دەرچوو بەوەی کە دوکان بکرێتەوە وەڵە دوکان کردمانەوە کردانەوە ئەی سەوارەت بکرێ بەکرێ وەڵای بەکرێشتە کەس قسەی نەکردووە دەبێت حکومت بریار بدە ئەوەی کە تۆ کرێتی ئەوی حکوومەتە یان خاون ملکە من ناوڵ خاون ملکە لە کە تەلەفۆنی بۆ کردی کرێن بدێ نە خۆم تەلەفۆنم کرد چیت گوت گوتی وەک عالم پیاوی ساکە پیاوی محتەرەمە بەڕێزە پیاوی باشوو پیاوی باش مانگانت چەند کرێت دێ 900,000 900,000 بەێ هیچ ئیشت نەکردووە داخرابوو ئێستا 900,000ەکە ئەگە بڵێ دەبی بیدەیت بەدڵەوە پارەکەی دەدەیت من ئەو وا نارێ چند ڕۆژ تاینا چند ڕۆژ قەپات چاوەڕێ چ دەکە ساعمون ساعمون هیچ قسەی نەکردو لەگەڵ دەرێ حکوومەت چ بڕیاری دایمە خەڵک وە خەڵک ئێوە خەڵکیان ئێستاوە 2 میلیۆن 200 ئەوەی بەرامبەرم دەدەم مانگانە بە خۆت کرێتی و دوکانی خۆمە ئێستاوە شم کرێ کرێ 2 میلیۆن 100,000 دەم بەس کابرا نە تەلەفۆنی کردیان نە پێی گوتیمە بم دێن هیچ باسی سینەکە تا ئێستا کەوا هەندێک لە خاوەن ملکەکان خاوەن موژدانن ئایا پیاوی چی لێە هەمووی پێ باشە ئەوانەی زۆر لە کرێتی دەکەن دەڵێن دەبی پارەکە بدەین شتێکی ڕاستەمە دەڵم شتێکی ڕاستە زۆر بکە لە تۆ برێ دەبی ئیلا پارەکە بدەین ماری خۆی بەڵام پێتاوانی حکوومەت دەبێت ڕای هەبێ لە سا حکومت بریاری چی بدە بڕیار بدە کابرا شاخۆتی ئەمە شاخمە شاخۆت حکومت بۆ مەیداخستە حکومت دامان نەخستە ویان نا حکومت بۆ مەیداخست منیش دەمەوە کاکە دوو دیناری بیبم بۆ ماڵمداری خۆم ضرورە حکوومەت بڕیارێک دەربکات لەم حقا حکومت زان سۆچکە من ئەو کابرای زەمبینە ساعب کرێت ئەمەش زەمبم نییە حکومت بۆ مەیداخست ویان نا ئێستا دەبی حکومت ینی هود لە حکومت باشە ئێوە دوا دەزانن ینی هەمومان دەزانین ئابووری جیهان بەرە و خراپی دەڕوە ئەو کرێژ نابێت دا ببەزێ بەێ لەگەرتە خۆت ئەوش دەبی حکومت یانی حساب لە خەرکی یعنی هەموو شتەکە تۆپەکە لە ساحی حکوومەتە هەتا حکوومەت نەڵێ ئیتر ئیشەکە جێبەجێ مەسەر من ئەو مەسەرەن دوکان گرتووە بە 900,000 بۆنیە ئەو دەفرۆشم بە 25,000 ئەگە بکە بۆ من بە مەسەن بۆ نمونەی بۆ 500 بکاتەوە بە 450 ئەو من دەفرۆشم بە 17,000 ئەخ خۆمە. ئێوە دوکاندارن هەمووتان دوکاندار تۆش دوکاندار چۆن ئەمە یاری دەکەن وڵای لەبێ مشتێری و لەبێ بازار بێ بازاریە ئارێوەڵە کرێشتان لەسەرە کرێشمان لەسەر کرێتان داوە ناوەڵە کرێمە من بەخۆم ساعب دوکانم بەس زۆرمانە نەکرێتینە ئێستام کرێت چیمە نە ساحب دوکانەکەم گوتوێتی کرێن بۆ بێنە
یان هەر قسەی نەکردن نام قسەم کردو ناو قسەی چاوەڕێی چ دەکە بە قورعان بڕیاری حکوومەت وڵی دیارە بڕیاری ئەو حکوومەت. دەنجینە دیارە چاوەڕێی بڕیاری حکوومەت دەکە ئێمەش داوا لە حکوومەتی دەکەین چاوەک بۆ وەزعیدا بخشێنەوە بڕیارێکی بدەعنی نا ساحب مەڵک زەرەر بکە نا ئەمن زەرەرمەند بم باشە وەزعکە بەو شێوە بڕۆیەوە کرێتان پێ دەدرێت لە دنیاتیمە با 6,000 فرۆشتە کرێت چەندە ڕۆژانە کرێم ڕۆژە 40,000 6,000 دنیا 6,000 فرۆشتە کەوای لەسەر زەرەر دەڕۆ قسەی لەسەر نییە وەزعکە باش نییە هەر زۆرش خراپە ئەوها بڕات دەبچنەوە ماردکای قەپات کەین بەشیاکە بینە دەرە خوا خەڵەکە بۆ دوکانی قەپات بکە بەخوای ئەمە لێرە نازانم نەبوو بەس لە لای هەبوو ئێستا خۆخۆمانە دوکانی بکەنەوە چێرە قەپاتنی وەزعکە دیار نیە بە سی بەسە دێتن دەگەی بەس ئێستا حالیم بازارەکە نیە سۆلە ماندوو نەبی تۆ کاسبی ئەم عەرەبانەی خاوەن خێزانی کرێی خانوو دەدەی ناوەڵە کرێ نادەی خانی خۆت نییە و کرێش نادەی خانی خۆمە خانی خۆتە ئەوەی وەسەد باشە الحەمدە لەو فترەی کۆڕۆنا کەسابەتیت نەبوو وانە ناوەڵاش نەبەر باشە تۆ خانووی خۆتە هەندێکەیە کرێت چیشە چی دەڵێیتە خاوەن خانووەکان ئەوانەی خاوەن مولکن خاوەن دوکانن پێیان دەڵێ کرێی لەو مانگەی وەرگن لە کرێچیەکان والله تا پێیان بکرێم سادام کە زۆر زۆر باشە سادەیان من بە خۆم جارێک کرێسیاتم دیتیا دەزارم کووە بەس الحەمدلله ڕزگار بووی تۆ الحەمدلله چارەسەرەکە چۆن دەبینی بۆ کێشەی خاوەن مولک و کرێچی یعنی حکوومەت چی بکە باشە بۆ ئەوەی بکرێ باشە الحەمدلله ئینشاءالله چارەسەر دەبی بەمەی دەخوای کێشەی کرێچیان و خاوەن مولکەکان کە بەشی هەر زۆری خەڵک چاوەڕوانی لە حکوومەت و ئەنجومەنی وەزیران دەکات تا ئەو کێشیان بۆ چارەسەر بکات ئێمە پەیوەندیمان کرد لەگەڵ گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بەم پرسە کەی دوا بڕیاری حکوومەت لەسەر ئەم پرسە دەدرێت ئەوان گوتیان ئێمە کۆبنەوەمان کردووە تاوتوێ ئەو کۆبنەوەیە ئێستا دەرەنجامەکەی کۆکراوەتەوە و لە داهاتوودا بڕیاری یەکلاکەرەوە دەدرێت بەڵام هەر ناوەستی نێرەوە دەمانەوێت بزانین ئیدارەی پارێزگاکان لە سلێمانی دۆهۆک هەولێر چ پێش نیازێکیان بۆ حکوومەت هەیە ئەرێ بەڕاست ئەم کێشەیە چۆن چارەسەر دەبێت بە تایبەت کە لە تەواوی عێراق هیچ یاسایەک نییە حکوومەت خاوەن مولک ناچار بکات بەوەی کە نابێت کرەی خانی لە کرێچیەکان یان کرەی دوکان لە کرێچیەکانی وەربێت. دکتۆر بەجددی کێشەیەک دروست بوو لە نێوان کرێچی و خاوەن مولکەکان بەشێک لە خاوەن مولکەکان تا ڕادەیەک ینی مامەڵەیەکی باش لەگەڵ کرێچیەکان دەکەن دەڵێن کاکە ئێمە کرێ وەرناگرین چاوەڕێی بڕیاری حکوومەت دەکەین بەڵام بەشێک من خۆم لەگەڵ کرێچیەکان قسەم کردووە دەڵێن ئەگە کرێ نەدەی دەریان دەکەیت ئێوە وەکو ئیدارەی پارێزگا چ پێش نازێکتان داوەتە ئەنجومەنی وەزیران بۆ چارەسەری ئەم کێشە گەورەیە؟ بەڵێ ئێمە لە کۆبوونەوەکانی خۆمان وەکو ژووری ئۆپەراسیۆن هەمیشە ئەم بابەتەمان زۆر بە بایەخ وەرگرتووە و ڕووی داوامان سەرەتا لە خەڵکی بڵێن خاوەن مڵک کرد و سوپاس بۆیان بەشێکی زۆریان مەردانە هاتنە پێش و خەڵکەکەیان عەفوو کرد بەڵام بەشێکی تریان ماونەتەوە بۆیە ئێمە داواکاریی فەرمیماندایە سەرۆکایەتی حکوومەت و ئەنجومەنی وەزیران کە هەم حکوومەت لە مڵکەکانی خۆی کە با بڵێن ئەو خەڵکی کرێچی حکوومەتە حکوومەت لیان خۆش ببێت و بڕیارێک دەربچێت هەم بڕیارێک دەربچێت کە نزبەیەک یان هەموو لەو خەڵکانە خۆش بن کە لە ماوەی مانجی سێ و مانجی چوار هیچ کاریان نەکردووە و دوکان و شوێنە و بازاڕەکانیان بە تەواوی داخراوە بۆیە ئەم داوایی ئێمە لە ئەنجومەنی وەزیران لە کۆبوونەوە گفتوگۆی لەسەرکرا لیژنەی قانونی ئەنجومەنی وەزیران ڕاست پێدرا کە مەشروعی قەرارێک حازر بکات و دواتر کە سەرۆکی پەرلەمان و فراکسیۆنەکانی پەرلەمانیش هاتنە ئێرە دیسان ئەو مەوزوعەمان لەگەڵ باسکردن و ئەوانیشمان هاندا وەکو پەرلەمان بە قەرارێکی تەشریعی ئەم بابەتە چارەسەر بکەن دوای ئەوە ئاگادارم ئەوانیش هاتوونەتە سەرخەت ئێمە چاوەڕێی ئەوە بووین کە لە چەند ڕۆژی ڕابردوو ئەم بڕیارە دەربچێت و ئێمە بەردەوام لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکان و لەگەڵ حکوومەت
ئەم بابەتە بەجددی قسەی لەسەر دەکەین و ئێستا دەزانین دوو بابەتە یەکێکیان ئەوانن کە کرێچی حکوومەتن دەبێت حکوومەت لیان خۆش بێ کە بەشێکیان بە بڕیاری حکوومەت داخراون و هیچ ئیشیان نەکردووە بەشێکیشیان بڵین گرێبەستی تایبەتە کرێچی خەڵکن بەشێکی خەڵک خۆی مردانە لیان خۆشبووە بەشێکی ماون دەبێت حکوومەت قرارێک لەم بابەتە دەربکات یان نزبەیەک یان هەمووی لێخۆشببوونێک دەربکاتەوە ئەوش حاڵەتێکە سابقەی هەبووە پێشتر لە 2023 شتێکی وەکراوە بۆیە ئێمە جارێکی تر دڵنیای ئەو خەڵکە دەکەینەوە ئەوی وەکو پارێزگا پێمان بکرێت بۆ ئەوەی کە دەنگیان بگەینینە حکوومەت و پەرلەمان دەیکەین بەڵام چەنابتان نزان وەکو قەرار لە دەسەڵاتی ئیدارەی پارێزگا نییە قرارێکی لەو شێوە دەرکات ئێمە ئاگادارین هیچ یاسایەک نییە وا بکات حکوومەت خاوەن موکەکان ناچار بکات لە کرێکانی خۆیان خۆش بن بەڵام لەگەڵ ئەوەشدا بەشێک لە کرێچیەکان خاوەن موکەکان دەڵێن کاکە بەپێی یاسای کرێچیەتی دەکرێت لە ماوەی 12 مانگدا حکوومەت مانگێ کرێکە لە خاوەن مولک زەریبەکە وەرنەگرێت ئەوە هەمووی پێکەوە بەستراوەتەوە مثلەن کە حکوومەت کە قەرارەکەی دەرکرد ملحقاتی ئەو قەرارەی ئەوەیە کە مسائلی زەریبەی عقار و زەریبەی دەخل و ئەوانە دێتە گۆڕێ دەبێت حکوومەتیش کە ناچاری خاوەن خان و ئەکات کە لە کرێچێکە خۆش بێ لە بەرامبەردا ئەویش هەندێک لەو زەڕایی بوو لەو ڕسوماتانێک هەیە دەبی لەسەر صاحب مڵکەکە و ئەوەی عقارەکە هەڵی بگرێ بۆیە هەمووی تەراکومە لەگەڵ یەکتر و بەتەکید کە دیراسی ئەو قەرارە تەشریعیە دەکرێت یان ئەو قەرارە تەنفیزی ئەگەر لە حکوومەت دەربچێت على الأكثر دەبێت لە پەرلەمان دەربچێت بچکە لێخۆشبوون لە زەڕایی بوو لێخۆشبوون لەو بابەتانە لە دەسەڵاتی حکوومەتیش نییە تەنها بە پەرلەمان بە قەراری تەشریعیان بە قانون دەتوانێت بیکە بۆیە دەبێت هەموو ئەوانە دیراسە بکرێ بە وردی دکتۆر خەڵک بەڕاستی بە جەنابەت بڵێن ئێمە ئەوەی لەسەر ئێمە بووە بەردەوامیش بیر شارمان کردووە هەمیشە نامە ڕسمیمان ناردووە هەمیشە لەسەر خەتین هەمیشە باسی ئێش و معاناتی خەڵکەکەین کە خەڵکەیە لە مانگونیوەکە زیاترە ڕسەن قفلی لە دەرگایەکە داوە ئێستاش ملیۆنێک 2 ملیۆن کرێ هاتۆتە سەر لەکوێ بیهێنیت ئەوانە هەموو ڕۆژانە لە پەیوەندی تەلەفۆنیەکان لە کۆبوونەوەکان ئەمە بیر برادرانی حکوومەت و پەرلەمانی دەهێنینەوە و بە تەکید بەردەوامیش دەبین و بەڕاستی خەڵک حەق خۆیەتی و لە معاناتی خەڵک تێدەگەین کە چەند کێشەیەکی گەورێت و یەک دینار ئیشت نەکردبی 2 ملیۆنیش کرێ بدەی ینی ئەم معادلەی لەگەڵ یەکتر ناگونجێت بە باشت ئێوە ینی چ دەڵێن بە خەڵک پێتان وایە بەم نزیکانە حکوومەت بڕیاردە بە خەڵک دەڵێنەوەی لەسەر ئێمە بیت وەکو شار دروستکردن بیرخستنەوە نامەناردن دیفاعکردن و داکۆچیکردن لە حەقێکی ڕەوایوان تاکید بن درێغی ناکەین بەڵام قەراری یەکلاکەرەوە لای ئێمە نییە. بەرپرسان لە هەرێمی کوردستان و عێراق و تەواوی جیهانباز دەوە دەکەن کۆرۆنە زیانێکی گەورەی ئابووری بە تەواوی وڵاتانی جیهان گەیاندووە. هەرێمی کوردستانیش بێبەش نییە لەو زیانە گەورەی کە بەری دەکەوێت و بەری کەوتووە. سەبارەت بە کرێچیان ئیدارەی پارێزگای هەولێر دەڵێ ئێمە پێشنیازمان داوەتە حکوومەت. ئێمە لەگەڵ حکوومەت قسەمان کرد لەگەڵ گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ ئێمە تاوتوی ئەم پرسەمان کردووە. وواش دەکەین بە شێوەک لە شێوەکان کرێ یەک مانگی کرێچیەکان بە هەر شێوەیەک بێت چ لەلایەن خاوەن مولکەوە چ لەلایەن حکوومەتەوە دەبێت شان بە شانی یەکتری هەر هەمومان وا بکەین کرێچیەکان لە یەک مانگی کرێی خانوویان دوکان خاوەن مولک لی خۆش بێت و بەشێکی ئەو لێ خۆشببوونەش حکوومەت بیخاتە سەر شانی خۆی. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست بێت.